بسم الله الرحمن الرحيم. تنها بناوي خدا حمد و شكر و سپاس بۆ ذاتی خدای تاک و تەنها. سەڵات و سەلامی خوای گەورە بڕژێتە سەر گیانی پاچی پێغەمبەری پێشەوە وەلسەر یار و یارانی تا ڕۆژی دووە. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرەی 24مین لە پەروەردەکردنی منداڵ لەسەر پەیڕە و پرۆگرامی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم دەگەینەوە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئەو جارە لەو زنجیرە بابەتەی کە باسمان کرد لە کۆمەڵێک لە ئادابەکان، یعنی چۆنێتی پەروەردەکردنی منداڵ لەسەر چەند خوڕەوشت و ئادابێکی پێغەمبەرانە سەڵات و سەلامی خوای لەسەر بێتن. ئەویش گەیشتینە ئەوەی ئێستا باسی هەرس و کەوتی پەروەردەکردنی منداڵ دەکەین لەسەر هەرس و کەوتی نان خواردن. بەڕێزان و خۆشەویستان، نان خواردن دیارە شتێکی عادەتیە، هیچ کەسێک نییە کە کەسێکی ئاسایی بێ نان نەخوا، ئاو نەخواتەوە. بۆیە مادەم خواردنەوە بەشێکە لە ژیانمان، بۆیە لە شەریعەتی ئیسلام قورئانی پیرۆز ئاماژەی پێکردووە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی نانی خواردووە، شتی خواردو و خواردووتیەوە. واروها چەندین زەوق و سەلیقەی زۆر جوانی لە بۆ ئێمە بەجی هێشتووە، یعنی لە ئاداب و لە ئاکار و لە هەست و کەوتی جوان، بۆی کە ئێمەش بتوانین منداڵەکانی خۆمانی لەسەر پەروەردە بکەین و بۆ خۆشمان ببینە پێشەنگ و قودوە لەوەی کەوا ئەو ئاداب و هەرس و کەوت و ڕەوشتانە جێبەجێ بکەین. خۆشەویستان، نان خواردن شتێکە کاتێک کە ئینسان نان دەخواتن بە طەبیعەتی حال پێویستە ئەو نان خواردنە ئینسان بە شێوەیەک بیخوا لەزەتی لێ بکە. زۆر کەسێ نان دەخوا شت دەخواتەوە بەڵام لەزەتی لێ ناکە، تامی لێ ناکە، لۆ هەر بە پەلەپەل و زۆر بە خێرایی دەیخوات و ڕاست دەڕوا، یعنی تام لە هیچ ناکە. هەشە یعنی نانی وشک دەخوا، نانی وشک، نان و ئاوەکی دەخوا، بەڵام هەندە بە زەوق و سەلیقە دەیخوا، ماشەڵڵا تەماعی دەستێ دەرێ بەڕاستی ئەو کەسە یعنی بە هەندە بە تام و بە زەوق و بە شەوق دەیخواتەوە. هەیە ئاو دەخوا قڕقڕق و هەر دەقوڕێتە سەر دەوی خۆی بڕاتە بێزت لە ئاو دەبتەوە، هەندە بە ناڕێژدا ئەو ئاو بەدە و ئەوانەی دێتە خوارێ زۆر ناڕێک قەلبی خۆی هەموو تەڕ دەکا. هەشە کاتێک ئاوەکە دەخواتەوە تەمەشا دەکەی، یعنی زەوق و سەلیقەی وهان نیشان دە تەماعی دەستە ئاو خواردنەوە. کەواتە بەڕێزان و خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی هەموو سونەتەکانی پێغەمبەر وا دەکە ئێمە تام لە ژیان بکەین، وا دەکە کە ئێمە بەڕاستی هەر شتێک کە دەیکەین، هەر هەنگاوێک دەنێین، بەڕاستی پێشە خۆمان لێ دیار بی. یەکەمین شت مەبەستمان قیامەت بی، دووەمین شت پێغەمبەری خوا چۆن کردیتی بەو شێوەیە بیکەین. بۆیە ئەگە سیر بکەین و تەمەشا بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک نانی خواردووە و کەسانێک لەگەڵی نانیان خواردیە، ئەگەر هەر هەڵەیەکی دیتبی لەو کەسانە ئامۆژگاری کردووە، نەسیحەتی کردیە ڕۆڵە گیان ئەو شتت غەڵەتە بەو شێوەیە نییە، ئەوانان مەخۆ، بەو شێوەیە بیخۆ. عومەری کوڕی سەلەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ لەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەیەکەوە لەسەر یەک قاپی دانیشت بووین نانمان دەخوارد. دەفەرمێ ئەمن گەنجێکی یعنی منداڵێکی تازە پێگەیشت بووم، گەنجێکی تازە پێگەیشتی بووم، دەستم بەولا دادەجێڕا، دەستم لە ئەولا دەبرد، دەستم لە ئەولا دەبرد، بەدەستە ڕاست نانم دەخوارد، بەدەستە چەپ دەخوارد، یعنی جێم لێ نەبوو، بەکەی خۆم کەتوومە سەرێ، زۆر بە پەرۆشەوە نانم دەخوارد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئوسلوبێکی زۆر جوان، زۆر بە نەرمی فەرمی یا غولام، ئەی ڕۆڵە گیان، ئەی گەنجی تازە پێگەیشتوو، سەمی الله، کاتێک کە نان دەخۆی ئەو پەلەپەلەی ناوێ بسم الله لەبیرچی خوارد لەبیرچی خوا لۆ نانت هاتە پێشی، نابی غەڵەتە. ئەدی کاتێک نانەکە دەست پێ دەکەی بسم الله بکە. ئەینجا فەرمووی وەکول بیەمینیک، بەدەست ڕاست نانی بخۆ، دەستە چەپ لە بۆ شتی پیسە، لە بۆ خاوێنکردنەوەی شتی پیسە، دەستە چەپ شەیتان بە دەستە چەپی دەخوا. فەرمووی وەکول بیەمینیک، بەدەستە ڕاستت نانەکەت بخۆ، وەکول میما یەلیک، و لەبەر دەم خۆت نانەکەی بخۆ. پێویست ناکە دەست لە ئەو لای بژێڕی، دەست لە ئەو لای بژێڕی، خواردنەکە هەمووی پیس بکەی و بێزەوق و سەلیقەی بکەی. بەڕزانە کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شێوەیە فێرمان دەکا نان بخۆی، حتى کە ئاوی دەخۆینەوە. ئینسان پێغەمبەری خوا فێرمان دەکا، دەفەرمێ کە ئاوتان خواردەوە بسم الله بکەن، و لە پاشان بە 3 قوم ئاوی بخۆنەوە، یعنی بەرداغەکە جامەکە دەیخۆیەوە بە 3 قوم ئاوەکەی بخۆوە و
ئەگەر بکرێ ئینسان بە پێو بوو دابنیشی ئەو جا ئاوەکەی بخواتەوە ئەوە سنەتی پێغەمبەری خوددایە صلى الله عليه وسلم. اینجا لە کاتی نان خواردن یان ئاو خواردنەوە هەر شتێک گرنگترین سنەت ئەوەیە ناوی خوارد لە بیربی بسم الله بکەی لەو کاتێکەوە نانەکە دەخۆی یان ئاوەکە دەخۆی. ئەگەر یەک لوقمە نانیش بێ، ئەگەر یەک چوکلێت بوو، ئەگەر یەک فڕ ئاویشت خواردەوە بسم الله هەر بکە. لە پاشان کە لێ بوویەوە ئەلحەمدولیلای بکە کە ئاوەکەت خوارد و حەمد و شکر و سوپاسی خوای گەورە بکە. یەک لە پیاوچاکان ئەبوو حازم زانایەکی زۆر بەڕێزە دەڵێ چووە لای یەک لە خەلیفەکانی پێشی و خەلیفەکە وتی یا ئەبا حازم یا ئەبا الحازم عیضنی ئەی ئەبوو الحازم ئامۆژگاریم بکە نەسیحەتم بکە. ئەبوو حازم تاوان بێدەنگ بوو، دوای ماوەیەکی پێچوو ئاویان جێڕا، ئاویان لە مەجلیسەکەی جێڕا کە ئاوەکە جێڕایان گەیشتە سڕەی خەلیفە بەرداغە ئاوەکی هەگرت خواردیەوە. ئەبوو حازم فەرمووی ئەی جەنابی خەلیفە ئەگەر ئەو ئاوت خواردەوە لە قورگت دەچوە خوارێ جاری وایە یە پشکە ئاو دەستێتە بۆڕی هەناسا ئەو ئینسان ڕەش و شین دەبی دەکۆخی، یعنی وەکو بری مردی پێنیشان دەدرێ هەناسەی دەگیرێ. زۆر کەس هەبووە یەکشت پەڕیتە بۆڕی هەناسەی پێ مردیە. وتی ئەگەر ئەو ئاوە لە قورگت نەچێتە خوارێ چەندی مولکی خۆت دەدەی؟ وتی وەڵڵاهی ئامادەم نیوەی مولکی خۆم بدەم، خەلیفەیە دەسەڵاتی بەسەر هەبوو، یعنی شوێنێکی زۆر لە دەوڵەت لەو شوێنانە دەسەڵاتی هەیە. وتی ئامادەم نیوەی مولکی خۆم بدەم. وتی ئەگەر ئاوەکەت خواردەوە و لە پاشە لە ناو هەناوت عاسێ بوو نەتوانی بە ئیسراعەت ئەو ئاوە و پاشە ڕۆیەکەت فڕێدەی میزت گیرە چ دەکەی چەندی مولکی خۆت دەدەی؟ وتی وەڵڵاهی هەموو ئامادەم هەموو مولکی خۆم بدەم چکە دەزانم چەند زەحمەتی و ناخۆشیە. کاتێک کە ئینسان تووشی احتیباز دەبیت و تووشی ئەوەی دەبی ناتوانی بە ئیسراعەتی خۆی بەتاڵ بکە. وتی دەبزانە ئەی جەنابی خەلیفە هەموو مولکی تۆ یەکسانە بەیەک بەرداغە ئاو. سبحان الله چەند پند و ئامۆژگاریی گەورەیە. لۆیە مەرێ بسم اللهکردنی لۆ چێ بەرداغە ئاوەک چکرێت خواردنەک، یعنی بسم اللهی لۆ چیە؟ لە پاشان حەمد و شکر و سوپاسی خوا بکە. پێغەمبەر دەفەرمێ إن الله صلى الله عليه وسلم پیغمبری خوا دەفەرمێ إن الله يحب العبد إذا أكل أكلة حميده وإذا شرب شربة فحميده. دەفەرمێ خوای گەورە ئەو عەبد و بەندەی خۆی خۆش دەوێ کاتێک یەک لوقمە نان دەخوا حەمدی لەسەر دەکا، یەک فڕە ئاو دەخوات و حەمدی لەسەر دەکا، خوای گەورە خۆشی دەوێ و لێی ڕازی دەبیتن. لۆیە بەڕاستی پێویستە ئەو ئادابانە جێبەجێ بکەیت. یەکەمیشت بسم الله کردن و سوپاسکردنی خوا لەسەر ناخواردن و لەسەر خواردنی هەر شتێک. دووەم خواردن بە دەستی ڕاست. سێمیشت لە پێشە خۆمان خواردنەکە بخۆین. چارەمیشت وا منداڵەکانمان لێ ڕابینین. خۆشەویستان دایک و باوکەکان هەتاکو گەورە دەست پێ نەکەن ئەوان دەست پێ نەکەن لەسەر سفرەکە خواردن دانرایە چەند جوانە منداڵەکەن ئەوها ڕاوەستن چاوەڕێ بکەن هەتا بابەکە دەرەیە لە ڕۆژەجیان بسم الله ئەو دەست پێ بکەن، یان دایکەکە ئەگە باوکەکە لە ماڵێ نەبوو. ئەوە ئادابێکی زۆر جوانە ئەو منداڵە لێ ڕادێ. ئەوجا لەسەر خۆی نان بخورێ نەک بە پەلەپەل وە خواردنەکە بە جوانی بجووی. لەو کاتێک خواردن دەخوا پێویست ناکە قسەی بکاتن، خواردن لە دەوی بپەڕی، یان کاتێک ئەو منداڵە باوشی دەپژمی دەبی دەستە سڕک کرێن کەسێک یان ڕووی خۆی لەو لای بکە دەستی لەسەر دەوی دابنێ هەتا هیچ خواردنێک لە دەوی نێتە دەرێ و ئەو خواردەی پێشی خۆی پیس بکات و زەوق و سەلیقەی دەوروبەری خۆشی لەسەر خواردنەکە لابباتن. خاڵێشتر زۆر گرنگە خۆشەویستان خۆ پیس نەکردن. هەندێک کەسەیە کە نانی دەخوا هیچ گرنگی مراعاتی دەوروبەری خۆشی ناکات. جاروێ کاکە خۆت پیس دەکەی قەینا، بەڵام وەڵڵاهی کابرا بێزی لێت دەبتەوە. هەندە بە ناڕێکی نانی دەخواتن، دەولتی خۆی هەمووی دەکاتە چەوری، هەمووی بە ترش دەبیتن، دەستی هەتا ئێرەی هەمووی کەتە ناو چەوری و خواردنێ. یعنی بەڕاستی و زەوق و سەلیقە نییە، بەرهێقی خۆی هەموو پیس دەکا، لە زیاتی سفرە یعنی شەروارەکە و پانتۆڕەکەی خۆی دەکاتە سفرە. بابەجیان وەڵڵاهی نابی ئینسان بەو ناڕێکێ نانەکەی بخوا لەسەر خۆ هێدی مەحاولەکە خواردنەکە ئینسان خۆی بپارێزی لە پیسی. و هەروەها عیب نەگرتن لە خواردن، ڕازی بوون بە هەر خواردنێک کە هاتە پێشت. خۆ ئینسان وایە بە طەبیعەتی حال ڕەنگە زەوق و سەلیقەت بە هەندێک خواردن نێ، پێویست ناکە گارەگاری بکەیت، پێویست ناکە سەر و دری داکت کەوا دایکی تووە
سەدودری ناڕەحەت بکەی یان خوشکەکەت یان برایەکات بکەی هات و هاوارێکی زۆر ئەوە چی ئەو خواردنە من ناخۆم یعنی ئەتو دەزانی ئەو خواردنە بە چەندی ئامادەکرایە ڕەنگە دایکت 2 سەعات سەعات و نیوەک سەعاتێک خەریک بووەتە ئەو خواردنەی ئامادەکرێ لۆجە نابێت ئەتوش ناڕازی دەربڕی لە جیاتی دەستخۆشی دلی تۆم بکەیت چەند گوناحی گەورەیە لۆی عائشە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إذا اشتهى طعاما أكله وإلا تركه پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عادەتی وابوو ئەگە حەزی لە خواردنەک باە دەی خوارد و ئەگە حەزی لێ نەبایە دەفرن وازی لێ دەینا بەبێ ئەوەی هیچ قسەیەک بکات لێ تۆش وا بکاکە کە زەوق و طەبیعەتت خواردنەکەی نابە ئاساییە دەریدایە وەڵاهی دەستەکان خۆش خواردنەکی زۆر خۆشە بەس وەڵاهی طەبیعەتم نابە ئەمن ئەگە ڕوخسەتەوی دەچم هەندێک ماس دەینم قاپە ماستەکی بینە بیخۆ ئەو جەمەی بەڕێ بکە یان بەبێ دەنجی دوورکەوە دوای لە خودت بڕۆ لە فەچی بخۆ لە شوێ دەچی یا ربی خوا لێت دەپاڕیدەوە بمان ڕازینیەوە بە هەموو ڕەوشت و ئەخلاقێکی پێغمبەرانە صلی الله عليه وسلم یا ربی خوای وامان لێ بکەیتەوە خۆشەویستی خۆت و پێغمبەرەکەتمان ناو دڵ زیاد بکەی أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته